ئەمڕۆ هەینی یەکێک لە بەهێزترین یاریەکانی خولی نایابی لاوانی کوردستان لە نێوان پێشمەرگەی هەولێر و پێشمەرگەی سێمانی بەڕێوە چوو، بەڵام لەلایەنێکێتی تۆپی کوردستان ڕێگری لە وێنەگری پەیام کرا بچێتە نێو یاریگا تا دیمەنەکانی یاریەکە بگوازێتەوە و زانیاریەکانی ڕووداوەکە لە پەیامنێرمان حسێن محەممەدەوە دەزانین کە لەوێ ئامادە بووە. بەڵێ ئەوەی لە دواوە دەم دەیبینن یاری نێوان هەردوو لاوانی پێشمەرگەی هەولێر و پێشمەرگەی سلێمانی یەکێک لە بەهێزترین یاریەکانی هەفتەی سێمی خولی لاوانی نایابی کوردستان، بەڵام ئێمە ڕێگریمان لێکرا و نەماتوانی لە یاریەکە ئامادە بین. لێرەوە داوای لێبردن لە بینەران و هەروە هاندەران و یاریزانانی هەردوو لاش دەکەن کەوا نەماتوانی تۆماری ڤیددیۆی خۆمان لە نێو یاریگا بکەین بەهۆی ئەوەیەوە یاریگاکە شوێنی ڕۆژنامە نووسینە هەر چوار دەورەی سیمە داوا لە ئێمە کراکەوە بچینە دەرەوە یاریگا لە دەرەوە یاریگا تۆماری ڤیددیۆی خۆمان بکەین، بەڵام هەروەکو دەزانن هەر چوار دەورەی یاریگاکە سیمەی شوێنش تایبەت بەڕاگەینی ئەمە نەمانتوانی یاریەکە ڕووماڵ بکەین. چۆن لەو یاریگایە کەوا لێ نەگەڕان تۆماری ڤیددیۆ لە زۆربەی یاریگاکانی تریش ڕێگریمان بەردەوام لێ دەکرێتن، زۆربەی یاریگاکان شوێنی تایبەت بە ڕاگەیاندنەکانیان یاخود شوێنێکی وایانیەکەوە لە کەسانی ناوەرشیر بە دوورکەینەوە زۆر زار قسەی ناشیرمان پێدەوترێت و زۆر زاریش هەڕەشەمان کراوەتە سەر، بەڵام بەداخەوە یەکێت تۆپی کوردستانکە و بڕیاری داوە بەدیلێکی بۆ بڕیارە نەجۆزیوەتەوە کەوا یاریگایشتر دەست شاکە یاخود پێشتریانەکان ئاگدار بکاتەوە کا شوێنش تایبەت بە ڕاگەیاندنەکان دروست بکەن. هەروەکو دەزانین لە یاریگاکانی دەرەوە لەسەر زەم یاریگاکانی جیان وێنەگری وەرشی بۆی هەیە لە نێو یاریگا ئامادە بێت و تۆماری ڤیددیۆی خۆی بکاتن، بەڵام بەداخەوە لە کوردستان بەردەوام تووشی حاڵەتانە دەبین و یەکێش لە حاڵەتانە ئەمڕۆ ڕوویدا.